دوای دەست دەکات کێشانەوەی بەرەی بەڕێزمان کاک سەردار قادر لە پۆستی پارێزگاری سلێمانی خۆتان دەزانن بۆشاییەک دروست و بۆشاییەکی ئیداری لەسەر جەم فەرمانگەکانی سنووری پارێزگای سلێمانی و کاری هاوڵاتیان وەستا بەو هۆیەوە. هەر بۆیە لە 9/5 ئەنجومەنی وەزیران فەرمانێکی دەرکرد بۆ وەزارەتی ناوخۆ، وەزارەتی ناوخۆش ئاڕاستەی ئێمە کرد کە بەندە دەست بەکار بێ لە بری کار سەردار تا ئەو کێشەیە چارەسەر ئەکرێ لەلایەن برادرانی یەکێتی گۆڕانەوە. بۆیە من بۆ ئەوەی کاری هاوڵاتیان و فەرمانکان نەوەستێ لە ڕۆژی 10/5 واتە دوێنێ دەست بەکار بووم و ممارسەی کارەکانی لە جیاتی پارێزگاری سلێمانی ئەنجام ئەدەم. کات دیاری نەکراوە بۆ من، بەڵام سەرکردایەتی هاوبەشی یەکێتی و گۆڕان لە گفتوگۆدان و ئەم پۆستی برادرانی گۆڕان هەر کاتێک توانیان ئەوان بە شێوەیەکی یاسایی و ئیداری پۆستەکە پڕ بکەنەوە. ئێمە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان هیچ مانعێکی نییە و من بە یەک فەرمان هاتووم و ئەو کاتەش بە یەک فەرمان دەست دەکارە کێشمەوە.